بینەرانی خۆشەویستی کورسان نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵۆ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵک کێشەی کەڵەکە بوو لارێمی کوردستان هەیە و خەڵکی کوردستان داوا ئەکات کە هێز و زەی هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لە چارەسەرکردنی کێشەکانی خەڵک و ئاوردانەوە لە ژیان و گوزەرانی خەڵک بێت و هەروەها چارەسەری کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بکرێت. بەڵام بەهۆی ململانەی سیاسی نێوان هێز و لایەنە سیاسەکانەوە تا ڕادەیەکی زۆر هەرێمی کوردستان کەوتۆتە ناو قەیرانی ترەوە. مەش پرسیار دەکەین ئەو کاری قەیرانە بەردەوامەکان چیە، چارەسەرەکان چیە، چۆن بتواندرێت هەرێمی کوردستان هەنگاوی باشتر بنێن هەم لە پێناو پرسە نیشتیمانیەکان و هەم لە پێناو ژیان و گوزەرانی خەڵک. لەسەر کۆمەڵێک بابەت ئەم شەو لەگەڵ بەڕێز جەعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستان گفتوگۆکەین. کاک شێخ جەعفەر سوپاس بۆ ئەو دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بێن. زۆر سپاس. سەرەتا لە دۆخی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین. تێڕوانینی بەڕێستان بۆ دۆخی هەرێمی کوردستان چی؟ ئێمە ئێستا لەکوێی حەدەس و ڕووداوەکانین و تا چەند خۆت وەکو هەمە فەرماندە و پێشمەرگەیەکی دێرین هەمووکو جێگری سەرۆکی هەرێم تا چەند ڕازیت لە کارەکان بەگشتی؟ بەحقیقت هیچ کاتێک لە دوای ڕاپەڕین و تاکو ئەمڕۆ بەقەد ئەمڕۆ دۆخی هەرێمی کوردستان خراپ نەبووە، مەگەر لە شەڕی ناوخوا دۆخی کوردستان ئەوەندە خراپ بوو بێت. لە هیچ کابینەیە لە کابینەکان چ لە دوو ئیدارەیە چ لە دوای شەڕی ناوخۆی یەکگرتنەوە دۆخی هەرێمی کوردستان ئەوەندە خراپ نەبووە. لە هەموو کاتەکانە جگە لە شەڕی ناوخۆ یەکێتی هەبووە، تەبایی هەبووە و حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی هەموو خەڵکی کوردستان بووە، هەر لە زاخۆ هەتاکو ئەچێتە خانەقین. ئەمڕۆ خەڵک زۆر ناومێت بووە، خەڵک بەگشتی ناڕازیە، خەڵک برسیە. لەبەر ئەوە بە حقیقت دۆخی هەرێمی کوردستان زۆر خراپە. سراعات لە بینی حیزبەکانە بە تایبەتی یەکێتی و پارتی گەیوەتە قیممە، گەیوەتە ئەتوانم بڵێم گەیوەتە لێکترازانن، چونکە بە هیچ شێوەیەک هیچ تەجاوبێک نییە بەرامبەر ئەو داواکاریانەی کە خەڵک و بەرامبەر ئەوەی کە هەنگاو بنرێ بۆ هاوپەیمانێتی. ئمڕۆ نەیەکێتی و یەکریزی ماوە لە ناو میلەتەکەمانە نە لەبین لە ناو حیزبەکانمانە. من ئەوە بۆ ناڵێم ئەمە حەقەتە واقعەکە ئێبی. بۆیە من خۆم بەش بە حاڵی خۆم بە هیچ شێوەیەک لەو وەزای کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە، لەو حکومڕانی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە، بە حەقەت زۆر ناومێدم لەوە. بۆیە ئێمەش خۆ لە خەڵکەوە ڕوانین، لە دەمی خەڵکەوە ئەڕوانین. لەبەر ئەوە وەزعێکی زۆر خراپە و وەکو وتیشم ئێستا گەیوەتە حاڵەتێکی واوە سراعاتەکان، ناڕەزایەتەکان، دژایەتی گەیوەتە حاڵەتی دژایەتیکردن و گەیوەتە قیممە ئێسقانشکاندن بەرەو لێکترازان ئەڕوان، نەک قاشترازان بەڵکو لە ناوقە یەکتری بڕینەوە. بەو کێشتەوە ئاستا من وایە بینم حقەت و ڕاستیە هەر کەسێ بیشارێتەوە پێم وایە خۆیە خەڵەتێنێ، بەڵام خەڵک ئاگای لە هەموو ڕووداوەکان هەیە. هۆکار چی ینی دیوانی یەکێتی و پارتی گەیشتوتە ئەم دۆخە بۆچی گەڕێتەوە مەسەلەن؟ من پێم وایە یەکێتی و پارتی ئەمڕۆ پارتی کەڵی پارتی من نازانم پارتی ئەبێت لەسەر ئەشخاص قسە بکەی. ئەمڕۆ خۆی بە باڵادە سەزانێ لە هەرێمی کوردستان و هیچ تەوافقێک و هیچ هاوپەیمانێتیەک نەماوە لە بینی یەکێتی و پارتیە. و ئەوەشی منەی بینم هەموو کارەکان و ئیشەکان بۆ ئەوەیە کە لەو سنوورانەی کە ئەمڕۆ یەکێتی هەرچەنە سنووری نییە، چونکە سنووری هەرێمی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کوردستانە. بەڵام کە زۆر جار باسە کرێڵێ باڵادەستی یەکێتی لەو منتیقە هەوڵە درێ ئەو ناوچانە کێشەی تیا دروستکرێ، برسێتی تیا دروست کرێ، ئاوەدانی تیا نەکرێ، پێکاری تیا زیاد کرێ بۆ ئەوەی ناڕزایی خەڵک زیاد بکە. ئەوە یەکێکە لە کێشە هەرە لە کوی حکومڕانی نادا گەرمە بەس بەتەکید ئەوەی کە منەی بینم بیر لە حکومڕانی ناکرێتەوە، ئەوەی کە منەی بینم بیر لە مەسیر و مستەقبەل و داهاتووی ئەم خەڵکە ناکرێتەوە، ئەوەی کە منەی بینم نابینرێ خوێنی خەڵک بە فیڕۆ نەڕوا ئەم دەستکەوتانە پارێزێ ناوچە کوردستانێ دابرنەکەەوە بگەڕێنەوە سەر کوردستان زمانێک هەبێ بۆ ئەم هەرێمە لە هیچ بوارێکە لە بوارەکانە نە لە بواری سیاسیە نە عەسکەریە نە کۆمەڵایەتیە من هیچی نابینم بەرەو باشی بڕەوە هەنگاوی بەرەو باشی بێ. ئەوەش ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات. بەڕێستان وتان کە
نازانم مە بەس لە پارتی سیابێ قسە لەسەر ئەشخاصکەین پێت وانە تێڕوانینی هەموو پارتی دموکراتی کوردستان یەک تێڕوان بێ لەسەر ئەو دۆخە بتأكيد قد اواني كمن بيني من لبارتي ديمقراطي كردستان هل مكتبي سياسي لسركردايتي كان اكثريتي ساحقا لو وضعك اساكي هي لمنا رازي ترن باشە کاک شێخ جەفەر دۆخەکە گەیشتەوەی کە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆ لە دیداری مێریاڵێ بەداخۆ دوو ئیدارەی هەیە لە ژێرەوە ئێمە زۆر هەوڵماندا و زۆر هەوڵ دەین بۆ چاکسازی بەڵام دوو ئیدارەی هەیە مەسەلەن نمونە بە کۆیە هێنێتەوەڵی کۆیستا وەکو مادەی 140 لاتۆ لە نێوانی چێتی و پارتی بەڕاستی خەڵک بۆ خەباتی کرد والله باشكرا دو إداري أيوانية للجيرو بيان باشكرا دو إداري نبي باشكرا كدو إداري هي وهولي بدو إداري كردني شيء أدري بويك بينم استفزاز مقابل كأكريبو أويك أو مبادر به لوا يعني أويك إمروتو بيني أويك مثلا تو ببينا لناو لبايتختا مثلا هيزك كزنا زاني شيء لجر دصلاتي او حكمتها اشي دوري مالي جغري سروكي حكمتها قري كخلق يقناتو انا لبازار دمان شيء هالقريتو شون هيزك اگر جهتك بقوه لنا لهوليرا لبشتي او نبي شون تو انا هيزك بشي دوري مالي جغري سروكي حكمت بقريتو هرشي لبك على بر حقتك راسيك كأساكي دو إداري كي طاوه وفرق جوازي كي زور هي كلامور يكون بيني تماشاي كاري أودن كرناو خدمة جزاري بك كحرشان وقت بيويز نية لو ناوشانا بلام حتى حد كيا تماشاي إيربك تماشاي معاشي موظفين وانا ككلام رنا معنا نادر اللي را بالتأخير كريد يا بأنواع مبرر هي توكهيت أصله أساسي نيونية ودور للراستي باشا كاك شيخ يشتي لجنيش دانو سانكاري بيكنا سرداني زولان سياسي كاني كردو هزار بارتيش تيميش حكومتي بيكنا وانا لين ما نیگەرانین هێڵی سوورە لەوەی کە خەڵک لە ناو هەولێرە بکوژرێ و تیرۆر بکرێ و چێتی ژەڵێ خەڵکیش لە چەمچەماڵ شەهید کرا و پارتی فەوجی بۆ کردوێتەوە مەسەلەن جەدەلەکان لەسەر و ئەساسێ پێت وایە بیان و بە یەکترگرتنە بە تایبەتی یەشێتی هەڵێ پارتی بیانومان پێگرێ من لەسەر کوشتنەکان بە حقیقەت ئەو کوشتنەی لە چەمچەماڵ کراوە بە ئاشکرا بووە شتێکی دزی نییە کارمەندێکی ئاسایش کە کارمەندی حکومەتی هەرێمی کوردستانە شەهید کراوە بەڵام ئەو ڕووداوە و ئەو کارە تیرۆریستی کە لە هەولێر کراوە تاوانەکان داوەتە پاڵیەکێتی من نایزانم چۆن بە لە چەند ڕۆژێکە بە دووسێ ڕۆژ خێرا ئەم تحقیقە کرا کە تحقیقی وا هەیە ساڵێکە تاکو ئێسەکەیش تحقیق لێگرێ نەگەیوەتە نەتیجە ئەگەر وایش بواە ئەو کارەوا بواە داوا بکرایە کە لیژنەیەکی هاوبەش مادەم دەستگایەکی یەکێتی ئەساسی تاوانبارەکە ئەبواە داوای بکردایە کە لیژنەیەکی هاوبەش بە یەکەوە تحقیق لەم مەسەلا بکەن بۆ ئەوی ئیسپاتی شتەکە بێن نەک تاگلایەنە لە ماوەی والله نازم ڕێنە نەگەی بێتە 72 ساعات هەر 2 ساعات لە چەند ساعاتێکە گوشت تاوانبار گیرا و گورج ئەوە کرد تحقیق کرا و لە مناسبەیەکە کە لە کاتێکە ڕئیسی جمهوری عێراق هەڵەبژێرێتەوە ئیعلانی ئەمە بکەی یعنی بڕۆ لە هەرچی خەڵکێ بپرسە هیچی عەقڵی نایبڕێ لەبەرەوە نەئەبوایە بەو شێوەیە ئەو تاوانەیەک سەر بخرایەتە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یا دەستگایەکی دژە تیرۆر و مەسئولی یەکەمیان یا لە 10-15 کەس لە عملەیەکی وا تۆ هەمووی تاوانبارکەی ئەو عملیانە هەموومان نەزانین 2 کەس 3 کەس دەتوانی تاوانبارکەی نەک 10 کەس 15 کەس تۆ تاوانبارکەی من هیچ مبررێکم نییە بۆ ئەوەی چی بەڵام لە نەتیجەی تحقیق ژنەیەکی لێکۆڵینەوە یا دادگایەکی لە کاتێکە ئەم هەموو سراعاتە هەیە کە یەکتری لە کەدارەکرێ یەکتری ئەشکێنرێ ئەبوایە دادگایەکی بێلایەن ئەو تحقیقی بکردایە ئەو حکمی بدایە نەک دادگایە کە تۆ چۆنت بوێ واهری سوورێنیت و وا قەراردا وا بڕێ دەنگۆیەکیان بڵاو کردویان قەرارێکیان داوە کە ئەمە زیاتر یەشێتی نیگەران کردو کە سەرۆکی دەستگای دژە تیرۆر و مەسەلەن کۆمەڵێک ئەفسەرکەوانە لە شەڕی داعش ئەوشانی پێشمەرگە بێ جیاوازی خەباتیان کردو ئەمە بەڕاستی پێدوانی برینەکان قوڵتر دەکاتەوە تۆ بەبێ تحقیق بەبێ ئەوەی کە کەسێک دیفاع تەنانەت بەحامیشیان نەبوو دیفاعیان لێ بکە لە ناو ئەنجومەنی یاساییشە ئەمە مەخراوەی کە باسێکەین کاڕێن گەیوە تەقیبە و بەرەو لێکترا زان نەڕوا
ئەو نوع هەنگاوانەیە کە ئەندرێت ئەو نوع تهمانەیە کە دروستەکرێت مەسئولی دەستگای دژە تیرۆر فەرموو ئامادەیە بچێتە بەردەمی لیژنەیەکی تحقیقی بێلایەن یا دەدگایەکی بێلایەن لێکۆڕینەوە بکە و تاکو نەتیجەی تحقیقیش تەواوە بێ لە دەست لە کارەکەی کێشێتەوەیەتە دواوە بەڵامەچێتە بەردەمی ئەو دادگایە ناچێتە بەردەمی ئەو دادگایی ئەمڕۆ بە هەوەسی خۆی حکمی لەسەر بدە مەسەلەن بۆ نمونە حادیسەیەک بووە لە دەوری کەرکووک یەکێک کوژراوە کادرێکی پارتی کوژراوە کە جێگەی نیگەرانی و ناخۆشیە ئەمریکەکانی تیابوون ئەوەی تیابوون ئەژێ ئەمین خۆی چۆتە ناو حادیسەکەەوە هەموو پارەی داوە حەلی حادیسەکەی کردو ئەوەی کردووە ئێستا جارێکی تر زیندویان کردوەوە وەڵا وهاب کە وهاب لەوێ نەبووە کە مەسئولی دژە تیرۆرە لە عەمەلەکە نەبووە وەڵا وهاب کردوێتی ئەوانە نیشانەیە ئەوەیە کە تۆ ئەتەوێ بەرامبەرەکەت تاوانبار بکەی و بەرامبەرەکەت ناشرین بکەی بەڵام بەرامبەرەکەشی مقابل بەوە بێدەنگ نابێ بە تاکید کاکشێخ بابەتێکی تر بەڕاستی منەوێت لەسەر ئەوانی کە ئانین ینی نەک بە مجاملە بۆ بینەران گفتوگۆ بکەین مەسەلەن کارمەندێکی دەستگای زانیاری لە لای پارتی دموکراتی کوردستان زوو بە پارتی مەسەلەن یەکێتی بە پەیڕەو لە لای خۆی دەری کردووە ئەمە گونجاوە مەسەلەن پارتی دموکراتی کوردستان کە هاوپەیمانەوە هاوبەشی حکومڕانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کەسێکی ئاها داڵدەدا و نەسریە و مەسەلەن موچەی پێبدا و خەڵک ببێ بە هەڕەشە بۆ سەر ئەوە پەیوەندی نێوانێکی و پارتیش بەو شێوە لێ بکە ئەگەر ئێمە حکومەت بین یاسا هەبێ عەدالەت هەبێ ئەو کەسەی کە یەکێکی کوشت هەر کەسە بێ لە هەر مستەوایەکە بێ هەتاکو ئەگەر حەسانەی سیاسیشی هەبێ حەسانەکەی لێ وەرەگرێتەوە چێتە بەردەمی دادگا دیارە ئەو حکومەتە یا ئەو حیزبە خۆی بە خاوەنی خەڵک نازانێ ئەوەی کە کوژرێکی بکوژرێ قاتیلێکی بەلاوە مهمترە تاکو جەماوەرەکە تاکو خەڵکێکی بێ تاوانیا خەڵکێکی گین بکوژێ ئێنا ئەکرێ من بم هەر کەسێکی تر بێ جەریمەیەکە کرێ کە پێی ئیتیهام کرام بە حەقەت ئەگەر حەسانیشم هەبێ ئەبێ لێم بسەنرێتەوە هەتاکو تۆهمەکە ئەبێ بە جەریمە ناکرێ هیچ ئیجراتێکی قینم لەگەڵا بکرێ بەڵام ئەو دیارە بە حەقەت ئەو حکومەتەی کە ئێستاکی هەیە خۆی بە خاوەنی خەڵک نازانێ ئەیناوە مەسەلەن هەمانە دووسێ کەسی کوشتووە ویسە داڵدەدراوە و بکراوە لەوێ داڵدە دراوە خەڵکی شەیە لێرە لەوێ خەڵکی کوشتەوە لێرە داڵدە دراوە منەوە ئینکاری لەوە ناکەم بەڵام ئەمانەی تر ئەمانە شتی ئاشکرایە ئەوانە دژی بۆ دژی یەکێتیە بەکارهێنانە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان مەسەلەن هەر بە دیاریکراوی ئەوەی کە ئەو کەسە ئەیکا مەسەلەن خەڵک بانگەکاو بە پارە و ڕسمیان لەگەڵ ئەگرێت دژی یەکێتی و لە ژێرباڵی پارتی و هەندێک تر نیگەرانەکانی ئێوەی لە یەکێتی قوڵتر نەکردوەوە ئەوەی کەڵێن باسەکەی نیگەرانەکان لەوانەوە دروستە بێت تۆ بە یەکێ بڵێ پیاوکوژ و بە یەکێ بڵێ دز و بە یەکێ بڵێ نازانم چی و هیچیشی تیا مەوجود نەبێ بۆ شێوەی کە تۆ ئێڵێ بەعکسەوە لە خۆتا بەشێکی مەوجود بێ نیگەرانەکان قوڵترەکە ئەوەی ئەمە ئێستا نیگەرانی نییە ئێستاکێ وەک پێم وتی لە نیگەرانی دەرچووە لە نیگەرانی دەرچووە نیگەرانی ئەوەیە گلەیەک بە گلەیەک یا بە دانیشتنیە کۆتایی پێ بێ بەڵام ئەوەی ئەمە ئێستاکێ بە حەقەت من ئەوەی ئەیبینم لە نیگەرانیە نەماوە زۆر باشە کاکشێخ ینی پارتی ئەڵێ لە سنووری حکومڕانی سلێمانیە مەسەلەن بەڕێستان جێگری سەرۆکیێرن کاڵی قاچاقچێتی هەیە داهاتیان پێکۆ ناکرێتەوە ئەمە یەکێکە لە گرفتەکانی یەکێتی حکومڕانی پێ ناکرێت بۆ ئێمە بەخۆیان چارەسەرکرد بەڕاستی ئەم گرفتە گەر هەبێ ئەم گەندەڵی ئەم قاچاقچێتی تەنها لە سنوورێکیان لە تەواوی هەرێمی کوردستان ئەم بێ سەروبەریانە هەیە وەڵاهی نایداین ئەگەر قاچاقچێتی هەبێ مەسەلەن بۆ نمونە دەواازەیەکەیە بۆ سووریا لە هەرچی وەزارەتی مالیە و گومرگ و ئەمانە هەیە بپرسن بزانن چی هینێکی حکومەت هەیە لەسەر ئەم دەواازەیە لەسەر نەوتی عینزالە و ئەمانە بپرسن لەو ڕۆژەیەوە کە دەستگیراوە بەسەریان نەوتەکەی ڕوا بە ناوی پێشمەرگەوە کێ ئەیبا پارەکەی ئەچێتە گیرفانی کێ لەبەر ئەو قاچاقچێتی کە من ناڵێم قاچاقچێتەکە لە هەرێمی کوردستانە هەیە لە سەرتاسەریا هەیە لەتکە لە سەرتاسەریا هەیە بەڵام بەشی هەرە زۆری حسەی شێر لەوەیە کە توی پێ تاوانبارەکات دەتۆت سەیتەرە بکە بەسەر ئەوە تۆ ناوماڵەکەی خۆ ڕێخە خەڵکەکەت تێ بگەێنە جەماوەرەکەت تێ بگەێنە
ئیسپاتی کە بۆیان کە تۆ لای تۆ قاچاقشێتی نییە و لە لای تۆ محەممەی مەهدی هەیە با ئەوسا خەڵکەکە ڕژمی ئەم تەرەفە بکە و ڕژمی یەکێتی بکە بەڵام تۆ خۆت بۆ خۆ هەموو شەرعێتێک بی بەخۆ هەر شتێ بکەیت و مقابلەکەیشی بڵێ وەڵانە تۆمەش بۆ مقابلەکە بکەیتوانە ئەمە زۆر شتێکی ناشرینە وەک ئەوە وایە قەل بە قەلەڵەیە ڕوو ڕژ بێ بەڵام بە قاچاقچێتێکە لە هەموو لایەکەیە بەڵام ئەکسەرێتی کاکشق جگری سەرۆکی حکوومەتی ژەمڕۆتی داهات کەسانێک هەیە نانەوێت داهات بە یەکسانی دابش بکرێەوە مەسەلەن ئەوەیە دوو ئیدارەکەی دروست کردو مەسەلەن کە هاتە سەر مەوزوعی دابشکردنی مەعاش ئەبێ ئێستا یەکێتی خۆی بە ڕاشکاوی ئەڵێ ئێمە دامی خستخانەکانەکەین پاکردنەوەی کۆڵان و شەقامەکانەوە ئێمە ئیکەین لە کاتێکە لە حکوومەتی شاوەشدارین بەڵام بێ بە پارەی حەزب بیکەین مەسەلەن ئابلوقەیە خراوەتە سەر سلێمانی ئەمە لە بەرژەوەندی بۆ نمونە ئەگەر پارتی دموکراتی کوردستان بێ یان لە بەرژەوەندی پارتی دموکراتی کوردستان لایەنی حکومڕانە بێ یاخود زەرەری بۆ کۆی قواری هەرێمی کوردستان هەیە وڵا من بتم باسی پارتی نەکەین باشە چونکە ئەو حکومەتەوە ئەو هەنگاوانەیە ئەو حەسارانەیە خاتە سەر حەزەکەی چۆن مەکتەبی سیاسەکەی پارتی ئەگەر ئاگایان لەم شتانە بوو ئەگەر ڕازی بوون لە وەزعی لە کوردستانە من ئەوانەی کە بینم هەمویان لەگەڵ یەکێتین لەگەڵ یەکگرێژین لەگەڵ برایەتین ئەو سیاسەتەی کە ئەمڕۆ لەبەر گیراوەتە بەر لە هەرێمی کوردستانە هەر هەمویان بە سیاسەتێکی غەڵەت ێزانن بەوەی ئەزانن کە وڵاتەکە بەرەو لێکترازدان نەڕات تەنانەت خوانە خواسە و کوردی خۆمان ڕێگوێی شەیتان کرد بێ بەرەو شەڕی ناوخۆشیە بن یعنی ئەوەی کە تۆ ئەیبینی ئەمڕۆ بەو شێوە بەو تەوەجوهە بە حەقەت وەزعەکانە بن بۆیە ئەوە کارێکی زۆر نابەجێیە هەرچەند باسیکەی ئینسان نازانێت بە حەقەت من خۆم سەری لێ دەرناکەم چۆنە بێ باشە ڕۆلی ئەبێ ڕۆلی مؤسسەی سەرۆکایەتی هەرێم چی بێ کاکشێت مەسەلەن سەرۆکی هەرێم مەسەلەن مرونەتی زیاتر ئەنوێنێت دیارە دەرەکەوێت لە قەیرانەکان من پێم خۆشە باش بیزانن سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم ئەوەی کە من لێ بم تاکو ئێستاکێ ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی ناکا کە بە پێی یاسا هەموو دەسەڵاتێک لای سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم لە سەرەتای دامەزاندنیانەوە کۆمەڵی هەنگاویان نا هەنگاوەکان هەموو هەنگاوی باش بوون و من پێم وایە گەر سەرۆکایەتی هەرێم دەستکراوە بواە و سەرۆکی هەرێم دەستکراوە بواە ئەو کێشانەی کە تۆ ئیمڕۆ باسیەکەی لە ئەسڵا لە هیچ شوێنێکا باز نەئەکرا لە هیچ کۆمەڵ و کۆبوونەوە و کۆڕێکا باز نەئەکرا ئەوەندە ئیشی باشەکرا چەند جارێک سەرۆکی هەموو حیزبەکان داوت کراون هەر هەمویان هاتوونەتە سەرۆکایەتی هەرێم و هیچیان داواکاریکیان نەبووە جگە لەوەی کە یەکێتی و برایەتی و سەرۆکایەتی هەرێم چەترێک بێ بۆ هەمویان و یەک داوایان هەبوو بێ ئەوش توێنە ئەگەر شتێک هەبوو لەبەر کادیرەکانمان نەکو لەبەر کادیرەکانمان با قسەمان نێتە سەر واجبمان هەیە بەشێک لە حقوقەکانیشمان بۆ جێبەجێکن لە بەنسەبێکا لە بەغایە لەکوێیە لێرە داوایەکی تعجیزین نەبینیوە مەسەلەن لیژەیە دروستکرا بۆ ئەوەی کە هەموو فراکسیۆنەکانی لە عێراقا بەیەکەوە ئیش بکەن کۆمەڵێک کۆبوونەوەکرا کۆمەڵی هەنگاوی باشنرا یعنی بۆ هێزی پێشمەرگا یەک بەرنامەی ڕێک و پێکدانرا کە لە ماوەیەکی کورتە یەکەی هەفتا یەکەی هەشتا وەزارەتی پێشمەرگا سەرۆکایەتی هەرێم کۆمەڵی خەبیری تر لە کۆبوونەوەکە بوون هەموو بەرنامەیەکی باشدانرا لە 6 نقطە کە هێزی پێشمەرگە من پێم وایە ئێساکێت توانی بوومان بۆ بەرنامەیە سوپایەکی پێشمەرگەی یەکگرت و دروستکەین هەر هەمووی شکستی هێنا هەر هەمووی ئەو بەرنامانی کە سەرۆکایەتی هەرێمەدانرا هەر هەمووی شکستی پێهێنرا و هەمووی بەرەو پوچەڵبوونەوە ڕۆیشت و نەتوانرا هیچ هەنگاوێک بدرێت خۆت لە نزیکەوە سەرۆکی هەرێم ئەبینی بەردەوام مەسەلەن ئەو فترەی بینی و تا تێڕوانی لەسەر ئەو مەوزوعانە چیە مەسەلەن من ناتوانم لە باتی ئەو بەڵام پێم وایە ئەویش کە ئەو بەرنامانی سەر نەکەوت بێت حتا حەدێک ئەبێ نیگەران بێت ئەبێ نیگەران بێت لەوەی کە ئێستاکێ ئەو سەرۆکی هەرێمە سەرۆکی هەموو هەرێمی کوردستانە خەڵک بە چەتری ێزانێ خەڵک بە مەسئولی ێزانێ خەڵک ڕووی دەمی تێکە ڕەمی تێکە ئەبێ بە تاکید ئەویش نیگەران بێت لە وەزعانێکە هەیە چونکە ئەوەی کە من بینی بێتم لێوە بیناسم قەت لەگەڵ ئەم وەزعانە نییە کە ئەمڕۆ لە کوردستانە ڕۆدا کاکشێخ پێشتری ئەوە دێوە ڕاپەڕینتان کرد و لە شاخ و ئەم ماڵوێرانێتان بۆ ئێمە دروست کرد لیان لێەوە کردوکو فەرماندە و پێشمەرگە دێرینەکان
ئێستا ئێوە خۆشان ناڕزان لەوە مەسەلەن تۆ ئەزانی دۆخی خەڵک چۆنە مەسەلەن تەقاعودێک بە 50 ڕێکار تا ڕێک بۆ تۆ موچەکەی وەربگریان لەبەر بارانەوە دەگرێت لەبەر هەتاوەری نەگرێ بۆ چوونە چێ پێت وایە ئەمە زەربە لە کۆی خوێن و خەباتی ڕابردوش نادات پێشمەرگە چ گوناحێکی هەیە پێشمەرگە کوڕی ئەم خەڵکەیە هاتووە بۆی لە چۆت لە حیزبێکە ئایشەکە بە پەیڕە و پرۆگرامی ئەو حیزبە کارەکە هەستێکی نەتەوایەتی و نیشتیمانی هەیە هەستەکە بەوەی کە میلەتێکی هەیە زەلیلە داماوە زوڵم لێکراوە ژێر دەستەیە پێویستە ئەویش وەکو هەموو میلەتانی دنیا بێ بە خاوەنی کیانێکی سربەخۆ خۆی حکومڕانی خۆی بێت و خێر و بەرەکەتی وڵاتەکە بەسەر میلەتەکەیە برژێت و خەڵک کار بکە و ئیشکا و ئەمنیەتی هەبێ و ئاسایشی هەبێ و وڵات ئاوادان بکرێتەوە پێشمەرگە هاتووە دەیان هەزار کەسی لێ شەهید و لێ بریندار و لێ کەمەندان بۆ جەرگی دەیان هەزار دایک و باوک بڕاوە پێشمەرگە بێت چ شتێ لەما گوناح هەر دوێنێ شەڕی داعش باسکە بیبینە ئەگەر پێشمەرگە لە سنجار و هەتاکو ئەچێتە جەلەولا و سعدیە خەتێکی دیفاعی دروست نەکردا 1050 کیلۆمەترە نەیتوانێت داعش بشکێنێ و بەهاتنایەتە کەرکووک و شارەکانی تر و سلێمانی و هەموو شوێنەکانی تر ئاخۆ میلەتەکەی ئمە چی بەسەر هات ئەوە هەمووی پێشمەرگە کردوێتی پێشمەرگە نەیکردو بۆ ئەوەی کە ئەمڕۆ سەروەت و ساوانی ئەم وڵاتە بە تاڵان ببرێ فەرق و جیاوازی بکرێ یەکێتی و یەکریزی میلەتەکە تێگرێ خوێنی شەهیدەکان بەفیڕۆ بڕوا بەڕاستی بۆ ئەوە خەبات و تێکۆشان نەکراوە و ئەوەی گلەیش لە پێشمەرگە بکە زوڵمێکی زۆر گەورە لە پێشمەرگەیەکات چونکە هەرچی ببینێ پێشمەرگە شەهید بووە مناڵی هەتیو بووە ژنی بێوەژن بووە ئایا حەزی بەوە ئەکرد ئەگەر لە پێناوی میلەتەکەیانە بێ لە پێناوی ئەو کەسانە بێ کە ئەو قسە بە پێشمەرگەڵێ و من ناڵێم لە ناو پێشمەرگەیشا خەڵکی بە تایبەتی لە زروفێکی وا کە زروفێکی ئاساییە و ژیان قورسە ڕەنگە خەڵکێک بخسێتە ناو ریزەکانی پێشمەرگەوە بەڵام پێشمەرگە بە حەقەت قسووری نەکردو بەسم دۆخی خراپی خەڵک و باش و بین و سەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ ئەمە چەندین جار خودی سەرۆکی یەکێتی چەندین جار لەگەڵ سەرۆکی پارتی دموکراتی کوردستان گفتوگۆ کراوە تەنان لەگەڵ سەرۆکی حکوومەت تەنان لەگەڵ سەرۆکی هەرێم گفتوگۆ کراوە پێت وایە چارەنووسی ئەم ڕێڕەوە ئەو ئاوە لێڵە بەرەو کوێ ئەڕوا کاکشێخ مەسەلەن تۆ لە ئاستی باڵایە سەرۆکی دو حزب گفتوگۆیان کرد چەندین جار بێ متمانەیە یام دەستێک هەیە لە پشتی ئەمانەوە من پێم وایە لەو ماوە ئەوەی کە من تا حەدێک ئاگام لێ بێت زیاتر لە دەجار سەرۆک بافڵ چۆتە لای جەنابی سەرۆک بەرزانی دانیشتنیان کردووە و هەموو جارێ بە دڵێکی خۆشەوە گەڕاوەتەوە و هەموو جارێ باسی ئەوەی کردووە جەنابی کاک مەسعود بە دڵێکی فراوانەوە بە سنگێکی فراوانەوە بە زمانێکی خۆش گفتوگۆیان کردووە کۆمەڵی وعد و عودی واوە پێی بۆ چارەسەرکردنی کێشە داراییەکان کێشە ناوخۆیەکان لە هەموو بوارەکانە کە کۆمەڵی وعدی یاوەتەیە و حتا تەنانەت پێم وایە ئامادە بووە ئەگەر جەنابی کاک مەسعود داوایشی لێ بکا بەوەی کە بیستومە داوای لێ بکا بڵێ ڕێکەوین لەسەر سەرۆک کۆمار ڕێکەوین لەسەر ئەگەر بەڕێم ئەگەر داوای لێکردمانسەر کۆماریش و لەسەر کەرکووک و هەرێمی کوردستانیش بە ئیتفاق و تەوافق بووینە هەرچیان لە من داوا بکردا و لە یەکێتی داوا بکردا ئامادە بووین بیکەین لەبەر خاتری جەنابی کاک مەسعود بەڵام بەداخەوە لە دوای ئەو شتانە جێبەجێ نەکراوە جا خەتاکە لەکوێ و ئەگەڕێتەوە بۆ کوێ ئەوە نازانم بە حەقەت بۆ جێبەجێ نەکراوە چونکە کاک مەسعود وعدێکی دا وعدەکانی ئەو ئەبێت جێبەجێ بکرێ لەبەرەوە کە تۆ ڕێی بەرەو کوێ جارێکی تریش ئێڵێم ئەوەی کە من ئەیبینم ئێستا لە هەرێمی کوردستان دۆخەکە بەرەو لێکترازانن ئەڕات ئەوە پێویست بە مناقەشە نییە و پێویستیژی بە شارنەوەشی ناکردنەوە نییە زۆر باشە یەکێتی گەیشتۆتەوە قەناعەتی کە ئەڵێ من وەسەلەن لەگەڵ بەرپرسە باڵاکان قسەم کردووە پارتی ئەو پیلانی کەدا ڕشتۆ بۆ سڕینەوەی یەکێتیە بۆ کۆتایی هێنان بە یەکێتیەوە ئێمەش حەزبێکی جەماوەرین و قبوڵی ناکەین کەواتە ئەوەی کە ئەو لێکترازانێک کە بەڕێز باسیەکەی ناوێ مەسەلەن بڵێنە ئەوێ یەکێتیەکی زەعیفی لاوازی بێتوانای لە بەردەسا بێ چونکە تاکە حیزب قابلی قبول نییە لە کوردستانە هیچ شوێنێ قبولی ناکە ئەگەر خۆشمان قبولیکەی
إلا أبيها بها بەڵام ئەو یەکێتێ بەو یەکێتێ بێ یەکێتێکی ضعیفی لاوازی بێتوانای بێدەسەڵات و لە ڕابردووشە کە هەندێک شت کراوە کە ئێمە وتومانە لەبەر خاتری لەو یەکێتی برایەتی تەبایی لەبەر خاتری میلەتەکەمان لە بۆ پاراستنی ئەم دەستکەوتانە زۆر تەنەزولا لەلایەن یەکێتی وەکراوە ئەمەش قۆزراوەتەوە وەک ئەوە یەکێتیەکی زعیفی لاوازی بێتوانە بێت لە ناچاریە لە بێتواناییە لە ئەم وازی لە هەندێک دەستکەوتێناوە یاوازی لە هەندێک منسەبێناوە یاوازی لە هەندێک شتی ترێناوە پێیان وایە ئەوەیە و یەکێتیش بە حەقەت گەیشتۆتە حاڵەتێکیوە من پێم وایە ئیتر ئەبێ بڵێ ستۆپ باش کاک شێخ ئێوە بە دێرینەکان بە نوێیەکان بەوەی کە ئەزمونێتی چی گەورەتان هەیە جەماوەێکی گەورەتان هەیە رازین یان رازی ئەبن یانێکێتی ئەوێ ئەو هێزە زعیفە بێت کە لە بندستی پارتیان هەن هێزێکی عراقی بێت بە هیچ جۆرێکەوەمان قوبوڵ نییە ئێمە قوبوڵمانە کە هاوپەیمانێکی ڕاستەقی نەبین هاوپەیمانێک بین و بەرنمەیەکمان هەبێ بۆ ئەوەی کە بتوانین ئەم دەستکەوتانە بپارێزین و ژیانی خەڵکی هەرێمەکەمان خۆشکەین شەفافیەتە بێ لە کوردستانە و بتوانین هێزێکی سوپایەکی پێشمەرگەی یەکگرتومان بێ زەمانێ بێ بۆ پاراستنی ئەم دەستکەوتانە بۆ گەڕانەوەی ناوچە کوردستانە دابرێنراوەکان بۆ داهاتووی ئەم کوردستانە ئێمە ئەمانەوێ هاوپەیمانێکی وابین ئێمە و پارتی کە دوو حیزبی سەرەکین هێزی پێشمەرگەمان هەیە جەماوەرمان هەیە تەنزیممان هەیە و هەروەها لەگەڵ ئەوەشین کە نابێ هیچ حیزبێکی تر لە کوردستانە پەراوێز بخرێت و بچووک بێ یا گەورە پەراوێز بخرێت و پێمان وایە ئەبێ ئێمە هەوڵ بدەین هەموو حیزبەکان کۆ بکەینەوە و یەک هاوپەیمانێتی بەهێز دروستکەین لە پێناوی خزمەتکردنی خەڵک نەک لە پێناوی تاڵانکردنی سەروەت و سامانی ئەم وڵات یەکێتی هێشتا توانای ئەوە هەیە ئەی ناوماڵی خۆتان ڕێک و تەبایە تا ڕادەیەک بۆی بتوانن بەرەنگاری ئاستەنگەکان بنەوە یەکێتی ئمڕۆ زۆر باشە یەکێتی ئەنگاوی باشی ناوە و ئەوەی کە ئەمڕۆ ئەکرێ بەرامبەر بۆ منتیقا ئەوەندەی تر وەزە یەکێتی باش کردووە جەماوەرەکە بەباشی ئەیبینن کە لە ڕۆژێکا یەکێتی دەسەڵاتی هەبووە شەریکێکی حەقیقی بووە لەم حکومەتە کاری ئاوادانکردنەوە کراوە خزمەتگوزاری کراوە بڕۆ دیهاتەکانی کوردستان بزانە چۆن پێشکەوتووە لە ڕووی کارەباوە لە ڕووی جادەوە لە ڕووی مەکتەبەوە لە ڕووی مەشروعی ئاوە لە هەموو ڕۆکانەوە بیبینە بەڵام ئەمڕۆ کە ئەبینن هیچ شتێ ناکرێ زۆر بەباشی ئەیبینن ڕێگرەکان چییە لە بەردەمی ئەوە کە ئیش ئەم هەموو شتە ڕاگیراوە ئێستاکێ و چەندین ساڵە چەند ساڵێکە کە هیچ شتێک لەم محافظەی سلێمانی و لە ڕاپەڕین و لە گەرمیان و لەو جێگانە ناکرێت باشکەواتە ینی ئێوە ئەتوانن کە ڕوبەڕووی بربەستەکان بنەوە و دەستیشتان کراوەیان ئەگەرتان لەبەردەستە بۆ هەر بابەتێک کە بتانەوێت لە پێناو خەڵکی کوردستان بیری لێ بکەنەوە ئەگەر هەمووش وەک کاتێک دەستمان کراوەیە بەڵام ئەوەی کە دەستی بەستوین خەڵکە ئەوەی کە دەستی بەستوین کە بیر لەوە کەینەوە خەڵک بۆ ئەوە شەهید بووە ئەم هەرێمی کوردستانە سربەخۆ بێ ئەم هەرێمی کوردستانە یەکگرتوو بێ یەکێتی هەبێ تەبایی هەبێ خەڵکەکەی بە ئاسوودەیی بژێ ئەمنیەتی هەبێ ژیانێکی خۆشی هەبێ ئەوەی دەستی بەستوین خەڵکە ئێنا بۆ مەسلحەتی ئەگەر حیزبەکە بێ بۆ دەسەڵاتی خۆمان بێ وەڵڵی هیچ شتێ قوبوڵ ناکەین لە هیچ هێزێک ئەشتوانن بۆچی ناتوانین چەندین وەخت ئێمە توانیوانە شەڕی بەعسکەین بە کلاشینکۆفێک و ئاربیجێک و سێ گولەوە ئێستا بۆ هەموو ئیمکانێتەوە بۆ ناتوانین بەڵام ئەوە بەرامبەر بەکێ بەرامبەر بە ڕۆڵەکەی ئەم میلەتەمان کە هاتووە بۆ بە پێشمەرگە لە پێناوی ئەم میلەتە ئێستا مقابلەکەت یان خۆت سەرکردایەتی بە سیاسەتێکی غەڵەت بەکارهێنێ برا بکوژێ ئەنێەوە مەسئولیەتیەکێتە حەز بەو مەسئولیەتەیە کات ئەوەی کە کوژدەی کێ کوڕی جوتیارێکی قوربەسەرە کە هاتووە بۆ پێشمەرگایەتی بەو هەستە نەتەوەی نیشتمانی ئەلاکان میلەتەکەی ڕزگارکاکە ئێستا کوردی پێ بکوژێ براکەی خۆی پێ بکوژێ چۆن ئێستان پێ متەئەسیر نابێت ئەی تەنها ئەو دەست بەستنەکەی بەتاکیدەوە دەست بەستراوەیە ئەنا مەساڵحی حیزبی بە وڵی لە هەرچی هێز هەیە لەسەرەوە ئەرزا لێ ناترسی لە شوێنێک کامان شکێنێ لە دە شوێنە بەسەر سەرەکەوینەوە ئەگەر مەسەلەی هێز بێ
زۆر باشە لە ماوەی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی مەسەلەن کۆمەڵێکی زراعەتی کرد بەڕێز دۆک و زێگری سەرۆک شێرێم وەکو سەرپەرشتیاری هێزەکانی هەفتە مەسەلەن فەرماندا پێشمەرگە تا چەند پاڵپشتی ئەەکەی بۆ ئەوەی کە دزی نەمێنێ فەسادی نەمێنێ گەندەڵی نەمێنێ لە ناو حزبەکەی خۆتانە ناو ماڵی خۆتان ڕێخە بەتەکیید من خۆم پشتیوانی تەواوی تا سەر ئێسقاوردکردنیش لە سەرۆک بافڵ تاڵەبانیەکەم ئەوە هیچ مناقەشەی نییە لە لای من چونکە تا ئێستاکێ ئەگەر پێش بافڵیش سەرکردەکانی تری یەکێتی ئەو موقیفە سابیتیان هەبوایە ئێستا بەرامبەرەکەشمان ئەوەی لەگەڵ نەیەکردین بەڵکو بەرەو هاوپەیمانێتیەکی باشە ڕۆیشتین یەکێتی و تەبایەکی باشتریشمانە بوو زیاتریش ئەمانتوانی خزمەتی خەڵکەین من هیچ نایشارمەوە ئەو سیاسەتارێکە ئێمە گرتمانە بەر لە هەرێمی کوردستانە بەرامبەر بە مقابلەکەمان هەر هەمووی سیاسەتێکی غەڵەت بوو و بە غەڵەت بەرامبەرەکەمان لێک تێگەیشت بە سیاسەتێکی ئیسیسلامی تێگەی بە خاڵێکی زەعیف تێگەی نەیزانی ئەمە لەبەر خاتری وەزعی میلەتەکەی ئەمەمان ئەوەکەین بەڵام ئەوەی کە بافڵ کردی بە حەقەت من پێڵێم مەسەلەن بەو پەڕی تەواضوعەوە زیاتر لە دەجار وەک مام و برازا چۆتە لای جەنابی کاک مەسعود کە هەمومان بە گەورەی ئێزانی بە حەقەت چۆتە لای زۆر بە دڵخۆشیش ئەگەڕاوەتەوە لە بەغا بووە تەلەفۆنی کردووە پرسی پێ کردووە بۆ فڵا ئەو ماوەی ئەو کردوێتی هیچ نەبێت لەسەر هەمان شاویش هەمان کاتی تەقسیری نەکرد پێداگری کردووە لەسەر مافی حیزبەکەیشی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان تەقسیری لەلای ئێوە پێم وانە دارم هەر تەقسیر نەبوو ناکرێتەوە هەر بەرامبەرەکە هەر تاوان بارکەی تاوان بارکەی خۆشی بە مەڕی پێغەمبەر بزانی تەقسیریش لێرە هەبووە لەبارەی هەبووە پێشتر هەبووە پێشتر هەبووە لەبارەی چاکسازیەکان ینی پێ دوای چاکسازیەکانیش پشتگیری و پشتیوانیەکەم من خۆم لەگەڵ هەڵکێشانی گەندەڵیم لە ڕەگ و ڕیشە ئەگەر خۆش میتیابم چونکە بە حەقەت ئێمە ئەومان نەکردووە ئەوە خۆش سەروەتی خەڵک بەرین قاچاقچێتی بکەین مەوادی مخەدیر بێنینە ناو میلەتەکەمانەوە میلەتەکەمان بەرەو دواوە بەرین ژیانی خەڵک قورسکەین ئەمنیەتی نێڵین بێ بڕوایی دروست بێ لە بینی ئەو قیادەکەیە دژی هەموویم و پشتیوانی شەکەم بۆ هەمووی زۆر باشە کەواتە ئێستا ناوماڵێکی تەباو کۆکتان هەیە زۆر باشە لە عنی لە باشتریش نییە لە باشە ئینشاڵا هەوڵ نادەن باش زۆر باشیکەن ینی ئەو ئامرانەتان لەسەر مەجالەکانە لە هەموو مەجالەکان لە ئاستی بیلەتەکەمان بەسێکێتی و تەبایی بە سەرکەوتنی بە بەشی هەرە گەورەی سەرکەوتنی ێزانێتی و لە ناو حیزبەکەشمانە بە حەقەتێکێتی و تەبایی و لێک تێگەیشتن بە سەرکەوتنی گەورە ئەڵێ منافەسەی تون هەبوو لە نێوان تیپەکانی شاخ و شۆڕشا مەسەلەن بەڵام هەر کاتێکە دوژبنێکی هاوبەش ویستویەتی پەلاماری یەکێتی بدە هەمووتان کۆک بوون ینی ئەو سڕە لە ناو یەکێتیا هەیە ئێستا شەر هەمان منافەسەی تیپەکان لە شاخ لەسەر ئەوە بوو کێ عەمەلەی باشترەکات نەک ئەوەی کە بڵێن یەکتری بشکێنین بەدەخەوە لە دوای ڕاپەڕین و ئەم یەکتریشکان نەهاتەکایەوە لەلایەن هەندێ خەڵکی بێتوانای بێشەخصیەتی نەبوونی ڕابردوویەک یا مێژوویەک لە پێشمەرگایەتی و لە خەبات و لە تێکۆشانە بۆشکانی تێکۆشەرەکان و شۆڕژگێڕەکان و فەرماندەکان مەسەلەن هاتەکایەوە بۆی کە شعوریان بە نەقسە کرد ئەوە هاتەکایەوە ئەینا ئێستش من جگە لە دوژمن هیچ کەسێکی تر بەوە نازانم کە مستحقی ئەوە بێ بیشکێنی تەنها کەوتە دوژمن یعنی ئەگەر نەیکوژی ئەتکوژێ من تەنها لەگەڵ ئەوە ڕقم هەیە ئەینا لە خەڵکی نەمە بەستم ئەو سڕی لە ناوێکێتیایە کەڵێ دوژمنی هاوبەش هەمویان لە دەوریە کۆ من پێم وایە ئەگەر تەماشای ڕابردوو کەین هەموو کات وای لێ کرد ئەوە ماوە ناوێکێتی ئێستا و ڕحێتەوە ئەخلاقە مەبدەئی ناوێکێتی ئەوە ئەخلاقە و مەبدەە زۆر باشە لەبارەی مەسەلەن تەواجودی یەکێتی لە بەغدا سەرۆک کۆمارێکی و سەرۆک کۆمارە ئێستا لە چوارچێوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و تا ڕادەیەک تەبایی هەردوو لاشی لەسرە ینی پارتی ژووتی کاندیدیەمە و چێتی ژووتی بەڕێز سەرۆک دکتۆر لەتیف یەکێتیە ئەبێت چی بکاوە چۆن پاڵپشتی بکرێ بۆی بتوانێت ئەو ئستحقاقانی کورد لە بەغدا
بۆخوا من لەسەر سەرۆکی کۆمار هەموو کاتی ڕێی خۆم دەمێک ڕێی خۆمم هەیە سەرۆکی کۆمارێک هیچ دەسەڵاتێک و توانایەکی نەبێ سەرۆکی کۆمارێک تا ئێستاکێ بەردێکی لە هەرێمی ئەم کوردستانە نەخست بێتە سەر بەردێ سەرۆکی کۆمارێک میلەتەکە دڵی پێخۆش نەبێ ئەبێ ئەو سەرۆک کۆمارە بۆ ئێمە چی بێ ئەبێ بۆ کورد چی بێ بۆ یەکێتی چی بێ بۆ پارتی چی بێ بۆ هەر حیزبێکی تر چی بێ بەس دەتوانێت کۆمەڵیش بکات لە چوارچێوەی دەستوورە مەسەلەن نەکراوە پێشتر بڵێ نەکراوە چاوەڕێیەکەین ومێدمان وایە دکتۆر لەتیف عەلەقەل بەردێ بخاتە سەر بەردێک کە پێمان خۆش بێ بڵێن فەرقی هەیە لەگەڵ سەرۆک کۆمارەکانی پێشخۆی هیوادارم بتوانێت بۆ مەنا تعریبە لە زمانی سەرۆک کۆمارەکانی ئێمە کراوە ئەرسەندنەوەی لە کورد لەسەر دەستی سەرۆک کۆمارەکانی ئێمە کراوە حەچی شتێکەکەیە بیڵی لە داوچە کوردستانی دابرێنراوەکانە کە ئەمڕۆکرێ سەرۆک کۆمارەکە کورد بووە باشە کاکشێ وەزیری خارجەکە کورد بووە جێگری سەرۆکی پەرلەمان کورد بووە کامیان توانیوانە بچووکترین ئەرکی خەڵکی ناوچە کوردستانە دابرێنراوەکان سوکەن یا مافێک وەرگرن بۆ ئەم هەرێمی کوردستانە زۆر باش باشە ناوچە دابڕێنراوەکان ئەبێ ئەم جارە ئەم خولە چی بۆ بکرێت ئەگەر نا بەرەو مەترسی زیاتر هەر ڕۆژ راپۆرتێکی تەلەڤیزۆنیە ڕەنگە جەنابیشی دوزانی بەوەی ئەوەی کە هێشتا هێزی پێشمەرگە نزیکە لەو ناوچانە و خەڵکە ناسی کە لە چ دۆخێکی خراپن تعریب هەیە مەسەلەن بە ڕێگاری جیاواز زوتیارە کوردەکان دەرەکەن ئەبێت چی بکارێ مەسەلەن ئێمە مادەیەکمان هەیە لە دەستورە مادەی 140 ئەگەر حەقە پێداگری بکەین لە جێبەجێکردنی مادەی 140 یعنی بۆ ئەو ناوچانە هیچ شتێ نەکەین لە پێش مادەی 140 جارێک جەنابی کاک مەسعود سەرۆکی هەرێم بوو چوینە خانەقین کۆبوونەوەیەکی کرد لەگەڵ خەڵکی جەلەولا و سعدیە و ئەو ناوچانە باسی ئەوەدانکرەوە ئەوە نەکرا خەڵکەکە وتیان جەنابی سەرۆک هێما ئێستا ئەمنیەتمانەوێ نە مەکتەبمانەوێ نە خەستەخانەمانەوێ نە جادەمانەوێ نە کارەبامانەوێ چی بکەین لە خەدەمات ئەگەر ئەمنیەتمان نەبێ بەحقەت ئێستش ئەو ناوچە کوردستانی دابرێنراوانە ئەمنیەتیانەوێ ئەوەیانەوێ کە ئیتر بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و ڕزگاریان ببێ لە دەست تعریب و لە دەست داگیرکوشتن و لەسەر فڕاندن و لەسەر برین و پێویستیان بە ئەمنیەتەیە پێویستیان بەوە هەیە لەبەر ئەوە پێویستە هەنگاوی یەکەم بەحقەت جێبەجێکردنی مادەی 140 بێ ئەوە یەکێکە لەوانە کە ئیتر خەڵکەکە هەرچەنە ڕەنگە ئێستا پێم وا بێگەن لەیان پرسی بڵێن بێنە سەر هەرێمی کوردستان بە خەڵکەکە بڵێن وەڵی نێن چونکی ئەمانی شەڵێن با بچینەوە بۆ ئەوێ زۆر باش کاکشێخ لە بەڕێستان کە لە پێشتر لە سەردەمی شەڕی داعش هاوپەیمانان یارمەتی هەرێمی کوردستانیاندا ئێستا و تێگەیشتمەوە هاوپەیمانان بۆ پاڵپشتیکردنی هێزی پێشمەرگە بۆ هەرێمی کوردستانانی کەم لە ڕووی سەربازیەوە پێم وایە هاوپەیمانان بەرژەوەندیان هەیە لێرە ئێنا هیچ سقەیەکیان نییە ئەوەی کە من ئەیبینم هیچ بڕاتە بێ ئەوانە خۆیانە خەڵەتێنن بڵێن وڵا هاوپەیمانان وەڵڵا لاپەڕەیەکی ئەمن دەڕەشمان هەیە لای هاوپەیمانان لە لای نازانم لە چ ڕوێکەوە لاپەڕەکە هەموو ڕوێکەوە لە ڕووی ئەوە سەرەت و سامانی ئەم وڵاتە کەس نازانێت چی لێ نەوت کەس نازانێت چی لێ قاچاقچێتی هەیە موادی مخەدیر هەیە ئەوە 5-6 ساڵە خەریکن سوپایەکی پێشمەرگەمان بۆ دروستکەن لە وەزارەتی پێشمەرگا تاکو ئێستاکێ پشتی بەسیت و ئەمانە نەکرابێ نەکراوە هەرچی کوشتنە هەیە برینە هەیە تیرۆرە هەیە دزیە هەیە قاچاقچێتی عساقتەچێتی هەیە هەموو شتێک لە وڵاتە هەیە بە چاقی ئەو لێ ڕازی ڕازی نینەوە ناوەڵا منیان بینم لەسەرەوە بۆ خوارەوە لە دیبلۆماسیانەوە تا عسکەریان یەکێکی ڕازی دیە باشە کەوا بێ ئێمە لە دنیا شتیوە هەبوو بیستوتە لە دنیا تۆ خەڵک هێزێکی تر لە دەرەوەی وڵاتی سێمەوە بێت هێزت بۆ دروستکە سوپایە گرتوت بۆ دروستکە تۆ دژی بیت تۆ نەیکەیت بەس ئەو دەسەڵاتی کوردە کورد نا کوردی فەقیر بە بازار بڵێ چی ئەو دەسەڵاتەیە کە هەیەڵێ قوبوڵم نییە نامێ لە زەرری چیە مەسەن لەگە سوپایەکیە گرتومانە ئەوە مەسەلەن ئێران خۆپشاندانە تا ئێستا سوپای نەجوڵاندووە لە عێراقا سوپا هەبوو بۆ فشۆڵی خۆیەوە ئەوەی کە من ئەیبینم ئەوەی نەبێ وجودی نەبێ لە معادلە لە مەبدەع لە بەرنامە خەڵکە ڕاشکاوی بە مناقەشە نییە لە بەرنامەی ئەو بەرنامەی کە ئیمڕۆی بینی لە قیادەی سیاسی کووردە ئەوەی کە وجودی نەبێ میلەتە ئەی باشە مەترسی نییە چەنی دەسەکەوێت چەند سەڵاتەکەی پارێزیێ ئەو ئەمەیە میلەت چییە؟
من نايبينم يعني شتيه هبيه لوجودي هبيه للناخي امانه لمبدئي امانه لبرنامج امانه كبي بلي ملت زەرەری ناترسی مەسەلا ئەو میلەتەش خۆ ڕۆژێک بێدەنگە دوو ڕۆژ بێدەنگە لە منە پرسیەوە لە شێتێکیش پرسە لەسەر جادا ئەوەی قبول نییە چۆن زەرەری نییە مەسەلەن سپینێ بەڵام وای بیر لێ ناکاتەوە وای بیر لێکاتەوە نابینێ سەدام چی بەسەرها نابینێ حوسنی مبارەک چی بەسەرها نابینێ معمەر قەزافی چی بەسەرها ئێمە لە چاویان مێشێکین نقطەیەکین لەو حاڵەتە پیان وایە حکومڕانی ئەو میلەتە هەرەکرێ من پێم وانە بەو شێوەیە ئەو میلەتە حکومڕانی بکرێ ئێستا هۆڵندیەکان مەسەلەن ژەڕڕاڵێکی هۆڵندی وتی ئێمە تا 2025 مۆڵەتمان داوە بە هێزی پێشمەرگەی کوردستان پێت وانە ئەوانیش تا ئەو سەقفێکمان داناوە تا 2005 ئەمە بکەین نەک ناڵێ مۆڵەتمان پێداوە بڵێ سەقفێکمان داناوە تا 2000 ئەوەندە بە مەراحیل وا بکەین کە سوپایەکی پێشمەرگە بۆ ئێرە دروست بێ باشە پێت وانە ئەوانیش بێزارە بن لەو هەموو ئەگەر کاکە ئێستا بێزارن بەڵام پێم وتی مەساڵح دەولێکە وای کردووە کە لێرانە بمێنێتەوە ئێستا گەر لێمەم قەومەکی فریامانەکەوێ والله ئەوانە تا وجودیان هەبێ گەری چشمان بۆ نەکەن کەس پێمان ناوێرێ باسانی کە ئەو هاوپەیمان تا ئەوان هاوپەیمانان لە کوردستان نابن بە تاکیدەوەنە پێت وایە خەلای داعش ئەکتیڤە بنەوە خەلای داعش ئەکتیڤە ئێستاکە خەلای داعش لەم شوێنی ئەکتیڤە و هەموو خۆی ماوەی دوو مانگ نابێ ئەنوا خەلایان گرت لە مەنتیقەی شارە زور و ئەوانە ئەوە دوێنێ باشترین فەرماندەمان بریندار بوو پێشمەرگەمان شەهید بووە و ئێستاکێ لە هەرێمی کوردستانیشا لە ناوچە کوردستاندا بڕێنراوەکانیشا داعش خەلایی نووسیەوە و ئەکتیڤیش باشە باسی ئاکامت کرد تەندروستی چۆنەوەکو بزانانی ئینشاڵڵا ئاکام وڵا ئومێدێکی زۆر باشەیە و تەندروستیشی ئینشاڵڵا باشە بێ و ئێستا لە مرکزێکی مستەشفایەکە لە ئەڵمانیەکان نەقلیان کرد بە باشترین تیاریان بۆ ێران نەقلیان کردووە ئومێ دەکەین بەرەو باشی بڕۆ وەکو یەکێتی چاوتان بەسەرێتی لە حەزاتیش ناتوانین ئەمالی و فەرماندە و پێشمەرگانە بکەین نەک بە بەردەوامی زۆر باش لە تایبەتی مەسەرەن سەرۆک بافڵ بە حەقەت بە لە حەزات ئاگای لە دەنگ و باس و خەبەراتیتی بێتە سەر مەوزوعی یەکێتی بوون تۆ تەمەنێکی گەورەت لە ناو یەکێتیا بردوتە سەر مەترسی بکەوێتە سەر یەکێتی کا شێخ جەعفەر چی بۆ یەکێتیەکە ئەگەر مەترسی کەوتە سەر یەکێتی یعنی مەترسیەکەوێتە سەر خەڵکەکەمان بەڕاستی لەبەرەوە من ئەگەر یەکێتی بم ئەبێ دیفاع لە یەکێتی بکەم ئەگەر یەکێتیش سیاسەتێکی غەڵەتی گرتوێتە بەر من دیفاع لە سیاسەتەکەی ناکەم و ڕەتی سیاسەکەی دەکەم چی بە خەڵکی کوردستان ئەڵێت پەیامت بۆ خەڵکی کوردستان بەحقەت پەیام بم بۆ خەڵکی کوردستان ئەوەیە خەڵکەکەمان یەکگرتوو بێ ئەو حکومەتەی کە ئەمڕۆ هەیە لە هەرێمی کوردستانە بە خوێنی شەهید دروست بووە دژی حکومەتەکە نەبن ئەگەر دژیش بوون دژی دەسەڵات بن دژی حکومڕانی بن چونکە حکومەت بە خوێنی شەهید دروست بووە تا جارێکی تر حکومەتێکی وامان بۆ دروستە بێتەوە ئەم دەستکەوتانە هەیە بەڕاستی بە ئاسانی دروست نابێتەوە ئەو خەڵکە بێ زیاتر تەسعیە بدا بۆیە پێم وایە میلەتەکەمان پێویستی بە یەکگرتووی هەیە بە تەبایی هەیە بە برایەتی هەیە و بە هەموو توانایەکیان زەخت بکەن هەوڵ بدەن بۆ ئەوەی ئەو وەزعانە لەبارەت تێپەڕێ لە کوردستان لەسەر هەم یەکێتی و هەم پارتی و هەموو لایەنەکانی چی بە جەماوەری یەکێتی ئەڵێ پەیامی بەڕێز شێخ جەعفەر بۆ جەماوەری یەکێتی وەڵام من بە جەماوەر ئەڵێم ئێوە یەکدەنگ بن یەکریز بن یەکگرتوو بن وەک یەکێتی ئەڵێم جەماوەری یەکێتی ئەڵێم جەماوەری یەکێتی من پێم وایە بە جەماوەری یەکێتی ئەڵێم ئەگەر یەکێتیەکەتان لاواز بێ ئێوە لاواز بوون یەکێتیەکەتان لاواز بێت دەستکەوتان لاوازە بێ کاری ئاوەدانکردنەوە خزمەتگوزاری لاوازە بێت دیکتاتۆریەت زاڵە بێت دیموکراتمیت نامێنێ بەرەڵایی دروستە بێ لەبەر ئەوە هەوڵ بدەن ئەگەر ناڕزاییەکتان هەبێ ئەگەر گلەیەکیشتان هەبێ لە جێی خۆیەتی و لە جێی خۆی باسی کەن بەڵام لە کاتی پێویستە بڕۆن بە دەم داواکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ ئەوەی یەکێتی بتوانێت تەوازونەکە ڕاست کاتەوە و بتوانین ئەو وەزعانە لەبارەی کە هاتوۆتە پێشۆ نەهێڵی بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز شێخ جەعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستان سوپاس بۆ بەڕێستە زۆر سوپاس بینەرانی خۆشەویستی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم لەو گفتوگۆ تایبەتە لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی هەرێمی کوردستان کۆتاییمان بە بەرنامەی شەوی پانۆراما هێنا مولایەکتان بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ